سڵاوتان لێبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەن. مەرجەکانی تورکیا بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێم ئاشکرا بوون و بێجگە لە مافی ڕێککەوتنەکەی لەگەڵ هەرێم بۆ هەر بەرمیلێکیشت 20 دۆلاری دەوێت. سەباح سوباحی ئەندامی پەرلەمانی عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەوانی ئاشکرای کردووە مەرجەکانی تورکیا بریتین لە جێگیرکردنی کرێی گواستنەوەی نەوت تا بەندەری جەیهان کە تێچووی گواستنەوەی هەر بەرمیلێک بە 13 دۆلار خەمڵێنراوە. دەژڵێت مەرجەکانی دیکەی تورکیا تایبەتن بە شایستەی کۆمپانیا نەوتیەکانی تورکیا کە بە 7 دۆلار بۆ هەر بەرمیلێک مەزەندەی کردووە. هەروەها ئەنکەرە داوای مافی خۆی دەکات لەناو ئەو ڕێکەوتنەی کە حکوومەتی وڵاتەکەی لەگەڵ هەرێمی کوردستان واژووی کردووە. بە وتەی سەباح تورکیا داوای کردووە بەغدا ئەو سکاڵایە لە دادگای ناوبژیوانی نێودەوڵەتی بکشێنێتەوە کە تایبەتە بە قەرەبووکردنەوەی ساڵانی 2018 تا 2020 کە لەسەر ئەنکەرەی تۆمار کردووە. تورکیا لە ڕێگەی دانانی حاکمێکی باڵاوە دەیەوێت ئەو ناوچانەی ڕۆژاوایی کوردستان کە داگیری کردوون بیان خاتە سەرخاکی وڵاتەکەی. ڕۆژنامەی نەزافی سیمایە گەزێتای ڕووسی بە پشتبەستن بە سەرچاوە تایبەتیەکانی لە تورکیا بڵاوی کردووەتەوە دەسەڵاتدارانی ئەنکەرە پلانیان هەیە حاکمێکی باڵا بۆ ناوچەکانی ڕۆژاوای کوردستاندا بنێن کە لەژێر کۆنتڕۆڵی گروپە چەکداریە سووریەکانی سەر بە ئەنکەرەدایە. ڕۆژنامەکە لە راپۆرتەکەیدا باسی لەوەش کردووە ئەو حاکمە باڵایە بە شێوەیەکی یەکسان ناوچەی ئۆپراسیۆنەکانی تورکیا لە باکووری سووریا کۆنتڕۆڵ دەکات. کیریل سێمینۆف شارەزای ئەنجومەنی ڕووسیا بۆ کاروباری نێودەوڵەتی بە ڕۆژنامەکەی وتووە جێبەجێکردنی پلانی سپاردنی ئیدارەی ناوچە داگیرکراوەکانی باکووری سووریا بە یەک فەرمانڕەوای تورک بە شێوەیەکی کاریگەر ناوچەکە وەک کانتۆنێکی سەر بە تورکیا مسۆگەر دەکات. جگەلەوەی ئەو هەنگاوە ئاستی دەستێوەردانی تورکیا لە کاروباری ناوخۆی سووریاش زیاتر دەکات. ئەمریکا و ئێران بە نهێنی ڕێکەوتنێکیان لەبارەی فرۆشتنی نەوتەوە بە چین ئەنجامداوە. بە گوێرەی راپۆرتێکی ماڵپەڕی بلومبەرگی ئەمریکی، واشنتۆن و تاران بە شێوەی زارەکی لە سەرکەمکردنەوەی گەمارۆکانی سەر ئێران ڕێکەوتون و ئەمریکاش ڕازی بووە ئێران نەوت بە چین بفرۆشێت. ئاماژە بۆ ئەوەش کراوە ئێران و ئەمریکا دوای 2 ساڵ گفتوگۆی نهێنی گەیشتونەتە ڕێکەوتنێکی نەنووسراو کە بەشی زۆری پەیوەندی بە فرۆشتنی نەوتی ئێرانەوە هەیە. لە بەشێکی دیکەی راپۆرتەکەی بلومبێرگ داهاتووە لە پەراوێزی گفتوگۆ ناڕاستەوخۆکانی ئێران و ئەمریکا لەسەر ئاڵوگۆڕکردنی بەندکراوان و ئازادکردنی هەندێک پارەی بلۆکراوی ئێران و واشنتن و تاران بە شێوەی زارەکی لە سەرکەمکردنەوەی سزاکانی ئێران ڕێککەوتوون.